بانیتان باش سپێدە باش ڕۆژێکی نوێ باش دەست پێ بکەن بە وزەیەکی زۆرەوە بۆ هیوایان کە ڕۆژێکی باش بێ و تەندروستێکی باش بێ بۆ هەمووان. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیە بە هەموو بەشەکانیەوە. بێگومان جگە لە خوێندکاران و قوتابیان خێزانەکانیش ئەمڕۆ سترێسێکی زۆریانە بێت یاخود لە خەمیەوەدان کە بتوانن نەوەکەیان باشترین وەڵامی هەبێت بۆ ئەو پرسیارانەی کە بۆی دانراوە تاقیکردنەوەکانی بە سەرکەوتووی ئەنجام بات. زۆر جار خێزانەکان لە قوتابیەکان یاخود لە خوێندکارەکان بە پەرۆشترن بۆی کە کاتێکی باشیان هەبێ بتوانن هەموو ئەو ڕۆژە یاخود کاتی سعیکردن و وچانکردنیان بۆ خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوەکان باش بێت و بەبێ دڵە ڕاوکە و بەبێ سترێس بوون تێپەڕێتن ئەو خوێندکارە. ئێمە کەسێکی شارەزا لەو بوارەدا میوانداریەکەین کە ئەیکەینەتەوەری ئەمڕۆی بەرنامەی پرۆگرام یاخود بەرنامەی ڕۆژ باش تا بتوانین زۆرترین زانیاری وەرگرن بتوانن کە ئەو کاتانەی خوێندکار پێویستەکە سعی بکات هەوڵ بات چ کاتێکە و چ کاتێک پێویستی بە پشووە بێت و بێ دوو دڵی و دڵە ڕاوکێ بتوانێت تاقیکردنەوەکانی ئەنجام بات. لەم ڕۆژەوە پیرۆزبایی لە خوێندکارانەکەین بۆ هیواین کە ئینشاءڵڵا دەرەجەیەکی باشیان هەبێ و ئەوەی خۆیان نەیانەوێت پێی بگەن. جگە لەوە بەرگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادە کردوون بەڵام دەستپێکی پرۆگرامەکە بە کورتێک لە هەواڵەکان دەبێت. هەڵگورد ساڵی ڕاوێژکار لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەن بە مەبەستی بە دوواداچوون و ئاشکراکردنی چارەنووسی ئەو کۆچبەرانەی کە لە ڕووداوی نقمبوونی بەلەمێک لە سنووری ئاوی نێوان تورکیا و یۆنان چارەنووسیان دیار نییە. فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە لە پەیوەندی و هەوڵی بەردەوامدایە لەگەڵ حکوومەتی تورکیا و حکوومەتی یۆنان لە ڕێگەی هەردوو کونسڵگەری تورکیا و یۆنان لە هەرێمی کوردستان. جەمال ئیمنێکی سوپاس هەڵاری هێزی پێشمەرگە بە کوردستان 24 ڕاگەن هێزەکانی پێشمەرگە بێدەنگ نابن لە ئاست ئەو دەست درێژیانەی کە چەکدارانی پەکەکە دەیکەن بۆ سەر هێزەکانی پێشمەرگە. گوتیشی بەهۆی شەڕی پەکەکە و تورکیا لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان زیاتر لە 300 گوند چۆڵکراون. پەکەکەش بیان و دەداتە دەستسوپای تورکیا لەشکرکێشی بکات و بێتە ناو هەرێمی کوردستان. سەرۆکوەزیرانی عێراق دەستگیرکردنی پلاندا ڕێژەران و ئەنجامدەرانی هێرشەکەی ئەم دوایە سەربازاری وەحیلاتی شاری سەدر لە بەغدا ڕاگەن. لە بەیاننامەیەکدا مستەفا کازمی دووپاتی کردەوە لە ئۆپراسیۆنێک تەواوی ئەندامانی ئەو تۆڕە تیرۆریستیە ترسنۆکە کە پلاندا ڕێژەر و ئەنجامدەری هێرشە ستەمکاریەکەی سەربازاری وەحیلات بوون دەستگیرکران کە ئەندامانی داعشن. ڕۆژنامەی میرەری بەریتانی بڵاوی کردەوە جۆرێکی کۆڕۆنای گۆڕاوی دیکە لە زنجیرەی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەریتانیا سەری هەڵداوە و پێی دەوترێت جۆری گۆڕاوی تەواوی B1.621 وڵاتەکەی گرتوتەوە. ئاشکرای کردووە تا ئێستا 16 حاڵەتی توش بوو بەو جۆرە گۆڕاوە نوێیە تۆمار کراوە و زۆرینەیان بەهۆی گەشتکردنیان بۆ دەرەوەی وڵات تووشی بوون. تا ئێستاش پزیشکان بە تەواوی نەگەیشتونەتە ئەو بڕوایی ئەو جۆرە گۆڕاوە نوێیە بەهۆی ڤاکسینەکەەوە کاریگەریەکەی کەم دەبێتەوە یان نا. بەپێی راپرسیەک پاڵپشتیکەرانی جۆ بایدن لە کەمبوونەوەدایە و نزیکەی نیوەی ئەمریکیەکان لە کارەکانی ناڕازین و پشتگیری ناکەن. بەپێی راپرسیەکی دامەزراوەی گاڵۆ بۆ لێکۆڵینەوەکان لە سەدا 45 ئەمریکیەکان لە چالاکیەکانی جۆ بایدن وەک سەرۆکی وڵاتەکان رازی نین. هەروەها لە سەدا 5 دیکەشیان هیچ بۆچوونێکیان لەو بارەوە نییە. هەروەها لە سەدا 50 ئەمریکیەکان پاڵپشتی بایدن دەکەن. ئەوەش لە کاتێکدا پێشتر لە سەدا 56 ئەمریکیەکان پاڵپشتیان دەکرد. بە گوێرەی ڕێژەکەش لە سەدا 6 پشتیوانیەکانی جۆ بایدن کەمی کردووە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەش کردن.
ماوەی چەند ساڵێکە بەشێک لە جوتیاران یاریمی کوردستان لە چاندنی جۆرە جیاوازەکانی دیکەی دانەوێڵە واتە جگەل لە جۆرە باوەکانی وەکو گەنمە جۆیە ئەمانە گرنگێکی تایبەت و جیاوازیش بە بەرهەمی گەرمەشامیەیەن ینی بەرهەمی گەرمەشامیش ئێستا زۆر ئەچێنرێت و زۆر هەیە بێگومان ئەم بەرهەمە شێوازی تایبەتی ئاودانی خۆی هەیە تا بە شێوەیەکی دروست پێ بگات ناوچەی پردێل لە بەشی باشووری پارێزگای هەولێر خاکێکی بە پیتی هەیە بۆ کشت و کاڵکردن و بەرهەمهێنانی گەرمەشامی کە ساڵانە جوتیارەکانی ئەو ناوچێ لە دوو وەرزی جیاوازە ئەو بەرهەمای تیاچێنن چونکە خاکەکەی بە پیتە و زۆریش فراوانە گونجاوە بۆ گەرمەشامی کامێرای ڕۆژباش سەردانی جوتیارانی دەشتی ساڵی دەکات لە پردێ با پێکەوە لەم راپۆرتەدا شێوازی ئاودان و پەروەردەکردنی گەرمەشامی ببینین. ئاودانی دڵۆپەمان هەیە و ئاودانی ڕشێنەشمان هەیە ڕشێنەکەم ڕەشەیە لەبەرەوەی بکراوە بەو دڵۆپەکە ئاوەکەی سەریعترە چێتە ژێریەوە هەرچیم ڕەشەکەی ئەگەر بای بێ مەسەن ڕەشە بایەکی دێتن جەوەکەی گەرمە لەوانەیە نیوەی باکە هەوایەکە بڕوە بتە هەوا بڕوە ئیسفادەیەکەی کەمترە بێتەوە بووی بەس هەرچی دڵۆپەکە یەکسەر ئەچێتە ژێریەوە یعنی جەوەکەی گەرمش بێگە باشی بێتن نایباتن دەربارەی گەرمەشامەکانش یانێ پێویستی بە ئاوە تۆ ئەگە ئاوی نەدەی بەم گەرمایە ناپێ وشکەوا بێ لە بەهار ئەم ساڵەکە چاندومانە نەجاحەتی هێناوە زۆر باشە ئینشاڵڵا باشترشە بێ ئێستا فەسڵەکەی دووەممان هەیە فەسڵی دووەم بەرەو پاییز دەڕۆین لە هاوی ناچینین لە هاوی ناچینین بۆ پاییز پێگامەیان ئەمەیان تازە پێگەی بڵێن هەڵە ئیشەکە گەورە بۆ تەقریبەن 20 سانتیمێتر هەستاوە جۆرەکەشی زۆر باشە گەرمەشامانە لێرە هەمووی باش دەرەجەیەکە ئەم بەرهەمەی کە دەیبین لە بەهاردا چاندومان و ئێستا دەیدورینەوە ئەو بەشەی دیکەش کە ئاومان دەدا ئەوە لە ئێستادا دەچێندرێت و لە بارانباری نادەیدورینەوە ئێمە وەک جوتیارانی دەشتی ساڵەیی لە پردێ ساڵانەمە پیشەمانە و بەرهەمەکەی دەنێرینە معمەلەکان و لەوێش بۆ ئەلفی داوازین و ماسی بەکاردێت و بەشێکشی بە تەڕی دەفرۆشرێت دەخرێتە بازار و خەڵکی بەکاری دێنن. ئەتوانین بڵێن یاخود هیوای سەلامەتی بۆ ئەو جوتیارانەوە و خەرمان بەرەکەت بێت ئەوەش هەوڵێکی دیکەیە کە ئەتوانین پشت بە بەرهەمی ناوخۆی کوردستان ببەستین بە تایبەت ئێستش کە کەرتی کوشت و کاڵ بەردەوام لە بەرەو پێشچووندایە و جوتیاران بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ کابینەی نۆ حکوومەت هێرمی کوردستان بەردەوام هەوڵەیەن کە ئەو کەرتە بەرەو باشتر بەرن و بتوانین بیکەینە پاڵپشتێکی باش بۆ داهات. ئێستا دێنە سەر تەوەری پرۆگرامەکەم ڕۆمان کە باسم کرد لە سەرەتاوە خێزانەکان لە قوتابیەکان زیاتر ئەسترێسن یاخود خەمبارن یان لە هەوڵیەوەدان کە بتوانن کەشێکی زۆر باش و گونجاو ئامادە بکەن بۆی کە خوێندکارەکەیان بتوانێت لە تاقیکردنەوەکاندا سەرکەوتوو بێت. ئێمە پرسین چۆن بتوانن قوتابیان هەم
سەرکەوتوو بن و کاتەکانیان ڕێک بخەن بۆیە میوانداری بەڕێز یوسف عوسمانمان کردووە کە لێکۆڵەرە لە بواری دەرونی و کۆمەڵاتیدا بەخێر بێ کاک یوسف بانیت باش بانیتان باش ڕۆژێکی باش بۆ ئێوە ڕۆژێکی باش بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو خوێندکارانیشکەم بۆ دەستەوە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازیین هیوای ڕۆژێکی باش و پڕ خۆشیان بۆ دەخوازیین و هیوای سەرکەوتن بۆ هەموو مامۆستا و خوێندکار و قوتابی دەخوازیین کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەی بە کەلۆرەیە ئینشاءڵڵا یەکەم هەنگاویان بەرەو سەرکەوتنە بێت کاگی یوسف ڕاستە 2 ساڵە کەرتی پەروەردە بە تایبەت بە دۆخێکی زۆر ناسەقامگیرا ڕۆی بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە بەڵام ئەمە چۆن وا بکرێت کە کاریگەری نەرێنی لەسەر قوتابیان و خوێندکاران نەبێ و لەسەر خانەوادەکان و بەخێوکەرانیشیان کۆی گشتی ئەو ڕووداوانەی کە 2 ساڵی ڕابردوو لە کەرتی پەروەردە کۆمەڵایەتی لە کەرتی خێزان لە هەموو کەرتەکانی تر ئەمە فشارێکی زۆر گەورە لەسەر قوتابی دروست دەکات بێگومان ژینگەی قوتابی زۆر پێویستە کە چۆن ژینگەیەکی ئارامی بۆ دروستکەی بەوەی بتوانێت توانای وەرگرتنی خوێندنی هەبێت چونکە ئێمە دەزانین قوتابی بە 3 پرۆسەدا تێ ئەپەڕێ پرۆسی یەکەم وەرگرتنە ئیستیعابکردنە ئەو بابەتی کە دەیخوێنێ ئامانج لەو بابەتە چییە چ بابەتێک دەخوێنێ چۆن ئەتوانێت ئەو بابەتە هەڵی سەنگێنێ کاتێک کە وەری دەگرێ ئەوش لە ڕێگای تێگەیشتنەوەی تێگەشتنی ژینگەیەکی ئارامی دەوێت کە ژینگەیەکی ئارام نەبوو سترێسی لەسەر بوو فشاری لەسەر بوو یاخود بە شێوازێکی تر نامرتاح بوو سەقامگیر نەبوو ئەوە توانای وەرگرتنەکەی نابێت یعنی کات بە فیڕۆدا هەرچەندە خوێنێ یعنی لی تێناگە ئەزانێ و بابەتی خوێندووە ئیمتیحانی کردووە تاقیکردنەوە لەسەر کردووە بەڵام لی تێناگە لەبەرەوەی ئاستی وەرگرتنەکەی زۆر لاواز دەبێت واتە لێرەدا کە وەرگرتنەکەی باش بوو ژینگەیەکمان بۆ ڕەخسان بە تایبەتی ڕۆلی دایک و باوک زۆر زەرورە لەو کاتانە بەدەرەکەوێت چۆن ئەم ژینگەیان بۆ دەڕەخسێنن بتوانن لە کەمترین کاتدا زۆرترین زانیاری وەرگرن یاخود زۆرترین معلومات وەرگرن لە کتێبەکەیە وەریگرن اینجا ئەیخاتەوە چ ئەیخاتەوە سەر خەزنی دەکات واتە لە مێشکی خۆی لە مۆمەری خۆی تەسنیفی دەکات پۆلێنی دەکات ئەمە بیرکاریە ئەمە کوردیە ئەمە ئابوووریە ئەمە بایۆلۆجیە هەمووی تەسنیفەکە ئەزانێت لە چ شوێنێکە پرسیاری لێەکەی لە چ شوێنێکە لە چ لاپەڕەیەکە لە چ دێرێکە ئەوەی خوێندووە یان لە چ کاتێکە مامۆستا پێی وتووە زۆر بە جوانی کۆگایەکات ئەنجە دوایەوە توانای وەرگرتنەوەی دەوێت کاتێککە پرسیارەکانی بۆ دێت ئەڵێ من پێش 2 مانگ ئەو بابەتم خوێندووە پێش مانگێک خوێندومە پێش 10 ڕۆژ خوێندومە یەکسەر وەری دەهێنێتەوە و وەڵامەکەی دەداتەوە ئەچێتە سەر تاقیکردنەوە وازانە هیچی نەخوێندووە هیچ ئەوە نییە کەواتە چێت توانای جێڕانەوەی هێنانەوەی بۆ جاری دووەم قورستر دەبێت ئەمەش هەمووی ژینگەش یەکشت بۆ قوتابیان دروست دەکات متمانە بەخۆبوون هەر کەسێک کە متمانەی بەخۆی هەبوو هەر قوتابیەک ئەوەی کە خوێندویەتی ئەوەی کە بۆی دەچێتە تاقیکردنەوە نمرەی بۆ دێنێت متمانەی بەخۆی هەبوو ئەوە زۆر سەرکەوتوو دەبێت دروستکردنی ژینگەیەکی لەو شێوەی کە باسیەکەن چۆنە بێت خۆی ژینگە 2 ژینگە ئەو ژینگەی کە ئەو مامۆستانێک کە لەگەڵ قوتابیان کە قوتابیەکان زۆر متمانە بە مامۆستایەکان دەکەن چۆن متوانن ئەو سترێزە لەسەر قوتابی کەم بکەنەوە ئەوەنە بە کەلۆریە نەکەنە شتێکی زۆر گەورە کە کەسمان ناتوانین لێی دەرچین بەڵکو وای لێ بکەن کە وەکو هەموو تاقیکردنەوەیەکی ترە پۆلی 12 وەکو پۆلی 11 و دەوایە هیچ جیاوازیەکی نییە هەمومان کە هاتوینتە پۆلی 12 بۆمان هەیە دەربچین ئەگەر مامۆستا ئەو ڕێنمایانە بە قوتابی بڵێت چونکە قوتابی 180 متمانی بە مامۆستا هەیە چکە مامۆستا لەناو پرۆسەکە هەیە مامۆستا دەزانێت چۆن ڕێگایەکانی وانەوتنەوەی پێ بڵێ و چۆن تێیگەێنێ و چۆن ئاسی بەرزکاتەوە لەو کاتە ڕۆلی مامۆستا بە دەرەکەوێت کە چۆن خۆیان ئامادە بکەن چۆن بتوانن متمانەیان بە خۆیان هەبێت ڕۆلی دووەم فاکتەری دوم خێزانە دایک و باوکە دایک و باوک ئەوەن زۆر جار هەیە لە منداڵەکە لە قوتابیەکە قەلەقترن و درا باوچیان زیاترە و زۆر پرسیاری لێەکەن یعنی مناڵەکە وەکو ئالەتێک لێەکەن ساتەوەنە بخەوە ساتەوەنە هەڵسا هەر خۆشی مناڵەکە ئەوەنە قەلەق هەبێت دایکەکە خەوی لێ ناکەوێت ئەڵێ دایکە ساتەوەنە هەڵمسێنە دایکە هەر قەلەق هەر بە خەبەرە ئیتر باوک هەروایە ئیتر خوێندوتە نانت خواردووە تێگەیشتووی هەموو ئەو پرسیارانە ئەبێتە هۆی بێزارکردنی
بێزارکردنی ئەو قوتابیە وای لێکا کە سترێسی لەسەر زۆر بێت یعنی کە تۆ هەر شتێک ئەگە زۆر پرسیارە لێ کرد ئەوە ئەکەوێتە گومان ئەڵێ دیارە ئەوان متمانیان بە من نییە زاڵێ باوەڕیان بە من نییە بۆچی ئەو هەموو پرسیارم لێەکان بۆچی ئەڵێ وەت خوێندووە وەت نەخوێندووە تەرکیزت کردووە ئاگا لە خۆ بێت نان وا بخۆ یعنی بەردەوام ئەو شانەیان کاگیسەمە بە شێوازە جدیاتەکەی بەڵام بە پێشەوانەکەشەوە هەیە لەوانێ کەسانێک هەبن زۆر گوێ بە ژینگەی ماڵەکەنیان بۆ خوێندکارەکەی چۆن هەوڵبات و هەر لە ڕێخستنی ماڵەکە بێت لە ڕێخستنی شوێنێک بێت یان کاتەکانی بێت ئەی ئەمەیان چۆنە بێ ڕێک ئەمە دیوی یەکەم بە ئەرێنی بوو دیوی دۆم بە نێرێنی ئەو خێزانانەی کە فەوزا تێدا هەیە هێمنیان تێدا نییە ئەو خێزانانەی کە هەنی منداڵەکانی خوان نادن کە متمانیان بەخواان هەبێت ینی ئەو خێزانانێک کە کێشە و گیر و گرفت لەگەڵ یەکتری هەیە دایک و باوک هەرێکە جۆرێک ئارەستەی منداڵەکانی خۆیان دەکەن ئەمە کاریگەریەکی زۆر خراپ بۆ ئەو مناڵە دروست دەکات بۆ قوتابیەت دروست دەکات کاریگەری سەلبی ئەوەیە کە ئەو مناڵە لی تێکەچێت تووشی لە بیر چوونەوە دەبێت کاریگەری سەلبی ئەوەیە کە ئەو مناڵە متمانەی بەخۆی نامینێت کاریگەری سەلبی ئەوەیە کە سترێسێکی زۆر لەسەر تەلبەیە زۆر دەبێت کاتێککە دەچێتە تاقیکردنەوە ینی زۆر مشاوەشە بێت نازانێت لە کوێوە دەست پێ بکە لە وەڵامی زۆر بچووک هەڵە دەکا وەڵامی زۆر ئاسان هەڵە دەکات لاانە فکری لای نەبێ هەر تەرکیزی نەمێنێت بەتاکید ئەمە وایە کە ریلاکس نەبووە ئەمە وای لێ دەکات کە لە ماڵێ جۆرێک لە فەوزایە هەیە دایک و باوکان دایمەن جێگای متمانەی مناڵەکانی قوتابیەکانی خۆیان بن دایک و باوکان بەردەوام هەوڵدەن ژینگێکی ئارام ژینگێکی بێکێشە بۆ مناڵەکانی خۆیان دروستکەن ئەوەنە سەر نەکەنە سەر مناڵەکان هەموو ڕۆژێشتەکانیان لەسەر دووبارەکەنەوە ئەوەی کە زۆر گرفتە بۆ مناڵەکانیان ترس و دلە ڕاوچەیە ترس لەوە دێت کە متمانەی بە خۆی نامینێت و ترس لەوە هەیە کە وا تێدەگا شتێکی زۆر گەورەیە ئەو ناتوانێت لی دەرچێت ئەو نمرەیە نایەنێت قەلەقی لەوەیە کە دایک و باوکەکان سەقفێکیان بۆ داناوە پێیان وتووە نابێت لە نەوەت و ئەوەندە کەمتر بێنی ئەمە زۆر خەتەرە بۆ مناڵەکە کە تۆ پێڵێ ئەمە سیباق نییە لەگە دایک و باوکە سیباق نییە لەگەڵ دەرەجایە ئەمە سیباقە لەگە ژیانی خۆیدا ئەمە سیباقە پێشبڕچەیە لەگەڵ خوێندنی خۆیدا نەک لەسەر نمرە پێڵێ ئەگەڵ لە دەرەجەی کۆلیجی پزیشکی یان کۆلیجی ئەندازیاری نێنی تۆ دەبێت تاجیلیکەی دەبێت دەرسێک بەجێ بێڵی ئەم ئیعازە سلبیانە بۆ مناڵ وای لێ کات کە ورەی بڕوخێت ورەی نەمێنێت قەلق بێ بەردەوام قەلق بێ ئایا ئەو دەرەجێ دێنم ئایا من توانیمە ئەو دەرەجێ بێنم کە باوکم وتێتی سەقفێکی بۆ دیاری کردوم نابێت لە 95 بێت ئەسەن دایک و باوک نابێت باسی ئەو سەقفە بۆ مناڵەکانی خۆیان بکەن بە مناڵەکانی خۆیان بڵێن کوڕەکەم کچەکەم ئەوەی لەسەر تۆ بۆ کردوتە ئاگامنێتە زۆر هیلاکی ئاگامنێتە زۆرت خوێندووە زۆر بە باشیت خوێندووە من متمانم بە تۆیە مناڵەکەم من متمانم بە تۆی کچەکەم کوڕەکەم کە تۆ نمرێکی باش دێنیت کە بەدڵی خۆت بێت نەک بەدڵی دایە و بابە کە بەدڵی خۆت بێ نمرەیەکی باش دێنی من ئەزانم زۆر هیلاک و ماندوو بووی زۆر ئەوت بووە ئیتر داوە لە خی گەوراکەم ئەوەی ینی مناجاتی دینیەکات داوە لە خی گەوراکەم کە بەدڵی خۆت بێت هیچ خۆت قەلق مەکە ئەوەی هێنات لەخوا بەزیاد بێت ئەم ئیعازانە زۆر باشە ئیتر دایک و باوکێ کچم کوڕەکەم تاخیر وەرە دەروە هەموو دەرەجەکانەوە بکە 2000 بڕاجع بکەوە لە 95 کەمتر نێنی لە 100 کەمتر نێنی ئاخیر کەس بە دەرەوە با مامۆستایەکە بە زۆر وەرەقەکە لێوەری هەموو ئەمانە سترێسی مامۆستا زۆر جاریش لە بواری ئەو ژینگەی کە مناڵەکە تێدایەت ڕاستە زۆر جاریش خوێندکارەکە بە پێچوانە و بیانووی زۆرە بۆ نمونە گەرمامە ئەم شوێنم بەدڵ نییە ئەمە ناکەم ئەویان ناکەم بۆ ئەم کاتە ئەبێت دایک و باوک یاخود بەخێوکەر چۆن مامەڵە لەگەڵ ئەم خوێندکارە بکە کە بۆ خۆی لە کاتی سعیا خۆمان نەزانین بیانوەکان زۆرە حەز لە هەموو شتێکەکە گەر لە سعیەکە نەبێت بۆی کە خۆتی لێ بدزیتەوە زۆربەی خوێندکاران بۆیە تێپەڕیوەن ئەمە لە ڕووی دەرونیە دوو شرۆڤەی هەیە یەکەمێنەوەی کە منە قوتابی تااقەتی خوێندنی نەبێ بیانی بە هەموو شتێکە ئاگرێ برسیمە تینومە گەرمامە سەرمامە دەنگە دەنگ هەیە ئیتر خەریکی مۆبایلە بێت خەوم دێت تااقەتم نێت دەست بە گریانەکە ئەمانە هەموو بیانوە چونکە تۆ ساڵێکی تەواو ئەبێ
شوێنی خۆ دیاری کرده بێ چۆن ئەخوێنی شێوازی خوێندن چۆنە لە چ ژوورێکە ئەخوێنی لە چ سوچێکە ئەخوێنی چۆن ئەخوێنی چ کاتێکە خوێنی ئەبێ هەموو ئەوشانت بڕان بێتەوە بە تایبەتی ئەو دوو کاتانێک کە زۆر زۆر گەوهرن کە پێ کاتەکانی ئاڵتونی بۆ خوێندن بەیانیان و دوای عسرانە کە زۆر زۆر کاتی ئاڵتونیە کە مێشک لەبەرەوەی ڕێژەی ئۆکسسیجین زۆرە لە ژینگە مێشک زۆرترین توانای وەرگرتن و ئیستیعابکردنی هەیە بێ ئەوانە هەموو یەکلا کردبێتەوە جۆرێکی ترش هەیە لە لێکۆڵەرەوەکان باسیەوە دەکەن ئەو قوتابیانێک کە لە کاتی بنەڕەتی یان قۆناغەکانی تری خوێندن زۆر احتیمادیان لەسەر دایک و باوک بووە دایک و باوک پێیان وتووەرە بخوێنە بە زۆر دەفتەر و قەڵەمیان پێدانەوە هێشتا لە قوتابخانە نەگەڕاوەتەوە وەرە وەڵامت چۆن داوەتەوە چیت کردووە ئەوانە زۆر بیان و دەدۆزنەوە بیانی خوێندن و شتیات دەدۆزنەوە هەر قوتابیەک ئەگەر ئێستاش ڕۆژی یەکەمی ئیمتیحان بێت بۆ ئیمتیحانەکان تاقیکردنەوەکانی ترەوە کات دابەش بکە ئەتوانێت فریای هەموو شتێک بکەوێت ئێستا بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ خوێندکاران تازە ئەمڕۆ شتەکانیان ڕێکخستووە بەڵام لە دوای ئەمڕۆ کە هاتنەوە دوای تاقیکردنەوەکان بەس ئەوەنە پێمان بڵێ پلانێکی دروست کاتژمێر چەند بۆ چەند بێ و چی بکات دوایەوەی کە هاتەوە لە تاقیکردنەوە تۆوا دابنێت کاتژمێر 11 دێتەوە ماڵێ کاتێک کە کاتژمێر 11 دێتەوە ماڵێ خۆی ئەبێ هەموو قوتابێک ئاگای لەوە بێ بەیانیان خواردنێکی باش بخوا خواردنی زۆر نا ئەمە ناڵێ خواردنی زۆر جیاوازی خواردنێکی باش کە پێی دەوتێت خواردنی تەندروست پڕ لە ڤیتامینات بێت یعنی بۆ ئەوەی شەکرەی دانەبەزێ کاتێک کە تۆ شەکرەت دابەزی بێتاقەت هەبی کاتێ بێتاقەت بووی تووشی لە بیرچوونەوە دەبیت شتەکانت بیر نایەتەوە لەبەرەوە مێشک پێویستی بە زۆرترین ڕێژەی خوێن هەیە ڕێژەی کالۆری وزە هەیە بۆی ئەو کالۆریە وزە هانی مێشک بدا هەموو شتەکانت بیر بێتەوە داوا لە هەمویانەکەم بەر لەوەی بچنە تاقیکردنەوە ئەبێ خواردنێکی تەندروست و خواردنێکی چاک بخۆن ئەمە یەکەکە لە خاڵە هەرە گرنگەکان تۆوا دابنێت کاتژمێر 11 دێتەوە ماڵێ کاتێک کە دێتەوە ماڵێ نەچێ ئەسیلەکە دابنێ و لەگەڵ دایکی و خۆی مشاوەش بکە و ئەوەم غەڵەتەوە ئەوم ڕاستەوە چکت هەموو قوتابیە کاتێک کە یەک خاڵی بچووکی غەڵت بێ یەک پۆینتی غەڵت بێ تووشی سترێسێکی زۆرە بێت هەر لە خەیاڵی خۆیەتی مامۆستا ئێمە با لەم قۆناغەیە بوەستین کە تۆ باسیوت کرد چی بخوات لە قۆناغا وەستین بێگومان دوایی مەرحلەکانی تریشمان پێ بڵێ چونکە سەبارەت بە تاقیکردنەوەکان پامنێرانمان لەگەڵە لە هەولێر و لە سلێمانی لە هەولێرەوە ڕێناس عەلیمان لەگەڵەوە لە سلێمانیش دیار جەمالمان لەگەڵە بێ تا بزانین یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی چۆنە بێت سەرەتاژە چمە لای ڕێناس بەیانیت باش پێمان بڵێ زانیاریەکان چییە لەسەر ئامادەکاریەکان بۆ خوێندکارانی پۆلی 12 هاژە بەیانیت باش ئامادەکارەکان چەند ڕۆژێکە دەستی پێکردووە و ئەم ڕۆژێکەمین تاقیکردنەوە ئەنجامەدرێ من لەسەر ڕەبانیەوە لەم قوتابخانەیە مامۆستایان و سەرپەرشتیارانی پەروەردەی لێرە سەرقاڵی ئامادەکردنی هۆڵەکانی تاقیکردنەوەن بە باشترین شێوە و بەڕێکارە تەندروستیەکەنەوە و پێداویستی تەندروستیانەی کە پێویستە بۆ هۆڵێکی تاقیکردنەوە بۆ قوتابیانشی کە دێن تاقیکردنەوە دەکەن لێرە هەمووی بەردەست کراوە بۆی بتوانرێت بە باشترین شێوە تاقیکردنەوەکان بەڕێوە بچێ هەروەها دەستگای خێرخوازی بارزانیش هەڵمەتێکی تایبەتیان هەیە بۆ ئەو قوتابخانانەی کامڕۆ تاقیکردنەوەی تێدا دەکرێت بۆی بتوانرێت ماسک و پێداویستە پزیشکەکان و ڕێنمایە تەندروستەکانیان بەسەردا دابش بکرێت من گفتوگویەک دەکەم لەگەڵ دکتۆر عەباس ئازاد دەرپرسی یەکەی تەندروستی لە دەستگای خێرخوازی بارزانانی سپاس دەکەم کاک دکتۆر بۆم دەرفەتە ئەو هەڵمەتەی ئێوە چۆنە چەند قوتابخانە دەگرێتەوە بەڵێ ئەمڕۆ لە خزمەت قوتابیانی 12 بنەڕەتین کە لە هۆڵەکانی خوێندن تاقیکردنەوەکانی وزاریان هەیە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەستاین بە دابینکردنی 150,000 دەمامک لەو جۆرێک کە وەشە بڵە ڕێوزە بڵەواتە دەکرێت بەکاری بێنەوە لە تاقیکردنەوەکانی تریش بەکاری بێنن ئەم هەڵمەتە گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان دەگرێتەوانێت لەسەر داوای وەزارەتی پەروەردە بڕی 150,000مان دابین کرد ئەمڕۆ تیمەکانی ئێمە لە هەندێک لە مەکتەبەکان ئامادەن بۆی ڕاستەوخۆ بیگەنە دەست قوتابیەکان و وەکو ئاگادارن لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی ژمارەی توشبوانی کۆڕۆنا و تۆمارکردنی کۆڕۆنای جۆری دەلتا بۆیە لەلای ئێمە گرنگە کە قوتابیان لە هۆڵەکانی خوێندن بە تەندروستێکی باشەوە ئەو ماوەی کە تاقیکردنەوەیان هەیە ئەنجامی بدەن و هیوای داهاتوویەکی گەشت و نمرێکی باشیان بۆ خوازین. دەبێ بزانم هەر ماسکە یاخودیەوە ڕێنمایی تەندروستی و بابەتە خۆپارێزەکانیشیان پێدەن.
بەڵێ ئەوەی کە لێرە حالیان لەو هەڵمەتە دەکرێت چکە قوتابی لە فترەیەکی خوێندنی حساسە بۆی ئەمە زۆر بابەتی تریان سەرقاڵیان ناکەین تەنها پێداویستەکانەوەکو دەمامە کە بۆی خۆیان بپارێزن بەڵام هەڵمەتەکانی هۆشیاری بەردەوام دەبێت بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە لەگەڵ دەستپێکردی ساڵی نوێی خوێندن بە تەکی دێمە پرۆگراممان دەبێت بۆ بابەتانش. پرسیارش بکەم ئەو بابەتە خۆپارێزیانەی کە پێویستە لە قوتابخانەیەکیشدا هەبێت و ئێوەش دابینی دەکەن پێویستە چی بن چی هەبێت لە قوتابخانەیەکدا وەزایدەن ئێوەش تەنها ماسک دابەشەکان یاخود خۆپارێزی دیکەتان هەیە بەڵێ ئەو هەڵمەتەی ئێستا ئەو بەرنمەیە ئەو پرۆژەیە تەنها دەمامکە کە دەشۆرێ بەکارێتەوە بەڵام بە دڵنیاییەوە بابەتەکانی کە پێویستن بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بریتێ لە دەمامک و جێڵی پاکشکەرەوەی دەست کە ئەوانە ڕێگیر دەبێت لە هەر بەرکەوتێکی ڤایرۆسی یاخود بەکتریایی لەو شوێنەدا هەبێت بۆی پاکش بکرێتەوانێ. زۆر سپاس. بەڵێ هاژە لێرە دەستگای خێرخوازی بارزانانی لەو هەڵمەتەدا ئەمڕۆ کۆمەڵێک قوتابخانە بەسەر دەکەنەوە بەشێکی زۆر لەو ماسکانەی کە ئامادەیان کردو بۆ قوتابخانەکانی هەولێر لە ڕێگەی ئەم تیمەوە دابش دەکرێت بەسەر قوتابیان داوە ڕێنمایی دەکرێن کە چۆن بەکاری بێنن ماسکەکە پەڕۆییە کە دەتوانن قوتابیان بیشۆرن و بۆ چەند تاقیکردنەوەیکی دیکەش بەکاری بهێننەوە بۆی ئەمڕۆ لە چەندین قوتابخانی هەولێر بەتایبەت و هۆڵانی کە تاقیکردنەوەی تێدا ئەم هەڵمەتە بەڕێوە دەچێت. بەڵێ سپاس ڕێنا سپاس بۆ زانیاریەکانە هەر سەبارەت بە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی پۆلی 12 دیار جەمالمان لەگەڵ دەبێت لە سلێمانیەوە دیار بەیانیت باش زانیاریەکان لای تۆ چیەوە ئەو ئامادەکاریانەی کە کراوە بۆ هۆڵەکانی تاقیکردنەوە چۆنە؟ بەڵێ بەینتان باش دیارە بەپێی ئامارەکان زیاد لە 30,000 خوێندکار ئەمڕۆ بەشدارە بن لە تاقیکردنەوەکان لە سنووری پارێزگای سلێمانی دیارە لە ڕۆژی پێشووترەوە واتە دوێنێ هەموو ئامادەکاریەکان بە کۆتا هاتوون هەر لە ڕشتنی دەرمان بەنێو هۆڵەکانی خوێندن و ئامادەکردنی ماسک بۆ خوێندکاران بۆی کە هاتن ناو هۆڵەکانی خوێندنەوە ماسک بەکاربێنن هواروە پاکەرەوەی دەست ئەمانە ئامادەکاری بوون کە دوێنێ کرابوون و هەروەها هەر دوێنێ خوێندکاران شوێنی خۆیان زانی کە لە چی هۆڵەکەن کە بۆ ئەوی کە ئەمڕۆ هاتن یەکسەر شوێنەکانی خۆیان بدۆزنەوە دیارە تاقیکردنەوەکان کەمێک پێش ئێستا لە کاتژمێر حوتونیەوە دەستی پێکردەوە خوێندکاران چوونە ژوورەوە و هەموو ڕێکارێکی تەندروستی گیراوەتە بەر بۆ ئەوەی کە خوێندکاران سەلامەت بن لە تووشی کۆرۆنا نەبن بەو پێی کە تاقیکردنەوەکان بەردەوامە بێ و ئەمێ باستەوەش بکەم کە بەڕێوبەرەکانی پەروەردە بە پێی بڕیاری وەزارەتی پەروەردە ناچنە نێو هۆڵەکانی تاقیکردنەوە بۆی قەرەباڵغی و بەرێکەوتن دروست نەبێ تەنها دەتوانن سەردانی ئیدارەی قوتابخانەکان بکەن بۆ ئەوەی کە ئاگدار بن لە چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەی تاقیکردنەوەکان تەنها سەرپەرشتیارانی پەروەردە دەتوانن بچنە نێو هۆڵەکانی تاقیکردنەوە بۆ ئەوەی بەسەر خوێندکاراندا بسۆڕێنەوە و بە شێوەیەکی گشتی ئەمەی باستەوەش بکەم کە هەموو ڕێکارێکی تند گیراوەتە بۆی گزیکردن واتا قۆپێکردن نەمێنێت چووکە لە ساڵانی ڕابردوو چەند خوێندکارێک لە سنووری پارێزگای سلێمانی دەستگیر کرابوون و هەروەها لەسەر ئاشکراکردنی پرسیارەکان چەند کەسێک دەستگیر کرابوون بۆیە ئەمساڵ هەموو ڕێوشێنی گیراوەتە بەر بۆی و حاڵەتانە بنەبەر بکرێ تاوەکو پرۆسەکە بەباشی بەڕێوە بچێ و بڕیارشە لە کاتژمێر 8:30 بەڕێوبەری گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ جێگرەکەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بکەن و باس لە کۆی گشتی پرۆسەی تاقیکردنەوەکان بکەن کە چۆن لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوە دەچێەوە چی ڕێکاری گیراوەتە بەر. بەڵێ زۆر سپاس هاوکارمان دیار جەمال کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابیان و خوێندکارانی پۆلی 12. مامۆستا یوسف ئەگەڕێینەوە سەر بابەتەکەمان کە لەوەیە بووین بەیانیان پێویستەکە خوێندکار خواردنێکی زۆر تەندروست بخوا دوایەوەی کە گەڕایەوە بێتەوە بۆ ماڵەوە پێویستی بە پشوێکی کەمە بێت چیتر بکات دواتر ئەبەرلەوەی بێمە سەر وەڵامەکەی تۆ ئەو لەسەر ئەم ریپۆرتازانەش زۆر جار هەیە ئەو ڕێنمایی تەندروستێش قەلق بۆ قوتابیەکان دروستەکات ئەو شوێنەی لێدا ئینیشێتی تر تووشی نەخۆشیە بێ یان کۆکەیەکی بەسیتی بێت ئەتر وازانێت تووشی ڤایرۆسەکە بووە نه ئەوانە بە زۆر بە ڕێنمای تەندروستی زۆر بە ئاسانی وەرگرن
لەوانەیە قوتابی سەرمای بوو بێ لەوانەیە شەو نەخەوت بێ هیلاک بێت تۆزێ بێتاقەتە بێ سوکە تایەکی دەبێت کۆکەیەکی بەسیتی دەبێت هەستیارێکی هەبێ بە بۆ تاکید ئەو هەسیاری هەیە بە بۆنێکە هەیەی قوتابیەکی تر ئەیتر خۆی بە ئاوی سار شوشتەوە چۆتە بەربووبەڕیدا ینی تەشەنووزی کردووە بالەوە نەترسێن تووشی ئەو ڤایرۆسە بوون ینی ئەو ڕێنمای تەندروستیە کە خۆ پاراستنیشتیوە شتێکی زۆر باشە بەڵام با نەبێتەوەی قەلەقی بە نەرێنی کار نەکاتە سەرەوانەوە کاتێک کە قوتابی لە تاقیکردنەوە دێتەوە یعنی کە دێتەوە بێ زۆر بە هەست بکات کە کارێکی زۆر باشی ئەنجام داوە خۆی تەژیعی خۆی بکە و زۆر ئەساسە چی وەڵام داوەتەوە چەندی وەڵام داوەتەوە هەروە هەست پێ شتێکی زۆر باشی ئەنجام داوە خۆی دڵخۆشکە نەڵێ وەڵاهی ها ئەوە لە من باشترە ئەوە لە من باشاوە پێکەنێ من دڵم توندەنە خۆی تەژیعی خۆی بکە بڵێ من کارێکی زۆر باشم ئەنجام داوە هەنگاوێکی زۆر سەرکەوتوانە هەنگاو منەوە هەنگاوی یەکەمم زۆر هەنگاوێکی باش بوو دای من ئەو قسانە بکات کاتێک کە بۆ نمونە کاتژمێر 11 دێتەوە ماڵەوە ئەبێ گرنگەوێ خۆی ئیسراحەت بکە ئەم کاتژمێرە ڕیلاکس بێ ئیسراحەت بکە لەگەڵ ماڵەوە دانیشێت ئیتر وەکو خاوبوونەوەیەک بکات ئیتر شتێک دەخوا ئەوە دەکات تا وەکو کاتژمێری یەک ئەو هیچ هەست نەکە کە ئیمتیحانی هەیە نانەخوات ئیسراحەتێکە لە دوای کاتژمێری یەک ئەگەر سێ چارێک بۆ ساعتێک بخەوێت زۆر باشە بۆی خانەکان جەستەی توانای مێشک ئەو توانای هەبێت جارێک هەموو ڕۆژێک مامۆستایان تەنها ڕۆژانی کە لە ئەو ڕۆژانی لە تاقیکردنەوە دێتەوە ئەتوانێت سێ چارێک بۆ ساعتێک بخەوێت دوای نانی نیوەڕۆ ئەم نووسنە وەکو بڵێ ئامادە باشیەکی باشتری بۆ دەکات و ریفرێشێکی باشی بۆ دەکات جەستەکە ئامادە بێت چکە ئەو هیلاک بۆ لە تاقیکردنەوە ڕەنگە شەوی ئیمتیحان کەمتر خەوت بێت کەمتر خەوت بێت بەیانەکەی زووتر هەستا بێت جا دوای نانی نیوەڕۆ زۆر زەرورە یعنی بخەوێت هەندێکی تر هەیە کە کاتژمێر دەونی و دەگاتەوە ماڵێت تاوەکو نان حازرە بێت دەخەوێت ئەمە زۆر باشە میسرەحەتە زۆر باشە ئەو ڕۆژانەی کە تاقیکردنەوەی هەیە بۆی ئامادە بێت بۆ بەیانەکەی کە دێتەوە دوایەوە کە دەست بە خوێندن بکات خوێندەکەی چۆن بێت 50 خولەک دەخوێنێ دەدەخە ئیسراحەتەکات لە کاتی ئەو خوێنەوەی ئاو زۆر بەکاربێنە ئاو زۆر بخواتەوە چونکە ئاو هۆکارێکە بۆ ئەوەی کە تو ژانە سەرەتەیان هەستەکەی مێشکت قورسە هەستەکەی بێتاقەتی ئەو زیندویبوونەوەت پێدات شلەمەنی زۆر باشە بە تایبەتی ئەو میوەجاتانی کە ڤیتامین سی هەیە بۆ گەرما باشە بۆ بێتاقەتی باشە هەتا بۆ خۆپارێزی باشە لەو گەرمای لەو قەلەقی هەتا بۆ ئەو باشە کە تۆ سترێس لەسرە هەرچەند ڤیتامین سی بخۆیت هەرچەند مزرەمەنیەکان بخۆی بە شێوازێکی زیندوو یعنی شەربەتی ئەوە بۆ تۆ زۆر باشە و قەلەقی خواردنەکرد پێم وابێ خواردنی پیاز لەو کاتانەیە زیانی هەیە بۆ کەسە لە بەرەوەی خانەکانی مێشک بە جۆرە ئارامەکاتەوە کە ناتوانێت زۆر چالاک بن خاویانەکاتەوە بۆ ناتوانێت چالاک بێت ئەو شتانی کە ئەوە خانەکانی مێشک و خانەکانی جەسەد چالاکەکاتەوە ئەوەیە کە ئەو مادەم زرمەنیەکانە بە تایبەتی ئەوانەی کە ڤیتامینات و بە تایبەتی ڤیتامین سی ڤیتامین بی هەژدا ئەوانەی تێدا زۆر باشە بۆ ئەوانەوە چونکە چالاکیان پێدەدات بە تایبەتی B12 و B8 وزە بەخشیشە ینی وزە بەخش چۆنە ینی ئەو چالاکێت پێدەبەخشێت لە ڕێگای میوەجاتەکانەوە ئەوە بەکاری دێنێت بەڵام داوا لە قوتابیانەکەی بە هەموو شێوێکە لە دەرمان خۆیان دوورخەنەوە هەیە دەرمانی مونەبیهات بەکاردێنی بۆی خەوی لێنەکەوێت بە هەموو شێوێکەوە دوورکەونەوە ئەمە خاڵێکی ئەساسە و خۆشی هیچ وانەکە بە چ شێوازێکە مرتاحە بخوێنە بابرن کە دوای نانینی وەڕۆکە هەڵە 3 ساعت 2 ساعت کاتژمێر سەیە ئەگەر دەکرێت دووشێک وەرگێ زۆر باشە بۆی ئەو ئارەقی و ئەو هیلاکی ئەو ڕۆژەی هەموو ئەوە بێتەوە خۆی ئامادە بکات بە ڕۆیشتن بێ بە دانیشتن بێت بە دەنگ بێ بێدەنگ بێت چۆن مرتاحە بە وای بیخوێنە هیچ کێشەیەک نییە بەڵام گرنگترینش دەوێت هەر شتێکە خوێنێ مسۆدەیەک بەکاربێنێ ئەم مسۆدەیە تاکیدکردنەوەی لەسەر مێشک کە چۆن هەڵت گرتووە یعنی ئەم مسۆدەیە زۆر باشە هەر لاپەڕێکی خوێنی تا تەواو لی دڵنیا نەبیتەوە نەچیتەوە سەر لاپەڕێکی ترەوە و باشترین شتیش دوای عەسرە با بڵێن کە دەخوێنێ زۆر لە قوتابیان هەیە لەو کاتان ئەچنە پیاسەیەکەکان ئەکرێ بیخەنە بینی مەغریب و ئەیشا پیاسەیە بکەن و یاخود
کاتی پشودانیان بێت ئەم کاتە زۆر باشە لە دوای کاتژمێر 8 دەست بە خوێندن بکەن تاوەکو کاتژمێر 11 بخەون بە تایبەتی ئەوانەی کە تاقیکردنەوەیان هەیە ئەبێ شەوانە نابێت لە 7 کاتژمێر کەمتر بخەون چونکە ئەو 7 کاتژمێرە هەر بە تەواوەتی ئامادەیی دەکات هەر بە تەواوەتی هەموو جەستە و خانەکانی مێشک ئامادە دەکات بۆ ئەوەی هەر لە دوای 11 شەوە بمێنێتەوە لە من ئەو کاتە بمێنێتەوە ئەزەن چۆنە فەلسەفەیەکێ دەڵێگە تۆ پێشتر خۆتە ئامادە نەکرد بێت بەم کاتژمێرەش ناتوانانی خۆتە ئامادەکەی بەڵام بەو کاتژمێرە وزە و توانای خۆت دەکریتەوە کاتژمێرێک زیاتر هێز و توانای خۆت دەکریتەوە باشتر و ئامادە دەبی کە دەشتە تاقیکردنەوە چونکە ئەبێ ئەومان لە یاد بێ هەموو قوتابیەکان لە ئاستی زیرەکی ئاستی مێشک وەکو یەکن کە گەیشتونتە پۆلی 12 بەڵام ئەوەی جیاوازی من و تۆ دەکا شێوازی خوێندن و شێوازی کاتدابەشکردن و شێوازی وەرگرتنەکەیە ئسلوبی وەڵامدانەوەکەی لە تاقیکردنەوە ئەوە جیاوازی من و تۆ دەکا من دەرنەچم و تۆ دەربەچی ئەجینە ئەگەر ئەو دەستەواژەیە ئەگەر گونجاویش نەبێ با بڵێن زیرەک و نازیرەک من نەدەگەیشتمە پۆلی 12 جابۆیە دەبێ ئەوان هەموو لەوە دڵنییا بن هەمویان ئاسیامەکو یەکە بەڵام شێوازی کاتدابەشکردن شێوازی خوێندن شێوازی مامەڵەکردن لە وەڵامدانەوەکانەوە کاریگەری لێ دەکات تاسیری لێ دەکات بۆیە دابەشکردنی کات زۆر زەرورە یعنی ئەتوانی کۆنتترۆلی هەموو شتەکان و هەموو شتە نەرێنیەکان بکەی بە دابەشکردنی کات هەر دابەشکردنی کاتیشە ترس و دلە ڕاوچێ لای قوتابی ناهێڵێت و بێگومان ئەگاتە نەتیجەیەکی باشیش متمانەی بەخۆیە بێت کە متمانەی بەخۆیە بێت ئەگاتە ئەو نەتیجەیە کە خۆی بەدڵیەتی کە خۆی بۆی هەوڵ دەدا بۆ هیواین هەموو خوێندکاران بگەنە ئەو نەتیجەیە و بە کاتێکی ئارام و باشیشدا تاقیکردنەوەکان تێپەڕن زۆر سوپاس مامۆستا یوسف عوسمان کە ئەمڕۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکان و بۆ ڕێنماییەکانیش بە خوێندکاران هەندێرەشەوە سوپاسی هەموو مامۆستایان و هەموو ئەو کەسانە دەکەین کە هاوکاری قوتابیەکانن لە هۆڵەکانەوە ئەوان سەپۆرتێکی باشن سپاسی ئەو بەرنامانەش دەکەین کە هاوکارن بۆ دڵنەوەی قوتابیان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بێگومان ئەو ناوچانەی کە دەریاچە یاخود ڕووباریان تایە زیاتر ئەبنە جێگای سەرنجی گەشتیاران لە پارێزگای شەرنەخی باکووری کوردستان لە قزای بێشەباب بە دیاریکراوی لە دەریاچەی چاڵیان بۆ بەسەربردنی کەشێکی خۆش و فێنێک خەڵکی لە زۆربەی شار و شارۆچکەکانی تورکیا ڕویان کردە ئەو دەریاچەیە کە فستیڤالێکی بەلەماوانی لە دەریاچەکە دوو هێندە کەشەکەی بۆ گەشتیاران سەرنج ڕاکێش کرد. دەریاچەیەکی سروشتی کە بەهۆی گڕکانێکەوە لە شڕناخی باکووری کوردستان دروست بووە بۆ تا جێگایە کە هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە هەموو لایەکەوە ڕووی تێدەکەن. ئەمە دەریاچەی چاڵیانە کە ئێستا بۆ تا شوێنی گەشتیاری گرنگ و جگە لەوە وەک ناوچەیەکی وەرزشەوانی بەتایبەت بۆ وەرزشی بەلەمەوانی زۆر گونجاوە. هاوکات ساڵانش فستیڤاڵی وەرزشی بەلەمەوانی و سەوڵێدان لەم دەریاچەیە ساز دەکرێت. ئێمە هەموو ساڵێک لەگەڵ خانەوادەکەمان ڕوو لێرە دەکەین پشوەکانمان لێرە بەسەر دەبین زۆر لە هاوڵاتیان لێرە بۆ پشوەرگرتن هەڵدەبژێرن بەهۆی ئەم دەریاچە سروشتیە و کەشە تایبەت و سازگارەکەی بە تایبەت ئەم ساڵ لەگەڵ وەرزشوانانی واتر ریفتینگ یاخود بەلەمی سەرشەپۆڵ سواری بەلەم بووین. ئارەزومەندانی سروشت و ژینگە و وەرزشەوانان خێوەتگە گەشتیارەکانیان لە کەناری دەریاچەکە هەڵدەدەن بۆ ماوەی چەند ڕۆژێک لەم کەشە سازگارە دەمێننەوە بەتایبەت لە پشوەکانی هەفتە و بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما فێنکی ناوچەکە و ئاوی سارد و سەهۆڵاوەکەی دەریاچەکە گەشتیارێکی زۆر و سەردانکەرێکی زۆر بۆ لای خۆی ڕادەکێشێت. بەڕێوچوونی فستیڤاڵ و سەوڵێدان و بەلەمەوانی زیاتر سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی ڕادەکێشێت. ئێمە هەموو ساڵێک لەم دەریاچەیەوە تا سنوورەکانی وان و جۆڵەمێرگ و ئۆرناک خولی ڕاهێنان دەکەینەوە هەرچەندە 2 ساڵە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە چارەکیەکان لە هەموو جیهان وەستاون بەڵام ئەمساڵ فێستیڤاڵەکەمان ڕێخست و هەرچەندە ئێمە کەم و کوڕیمان لە کارستە و پێداویستی ئەم وەرزشە هەیە. ئاوی ئەم دەریاچەیە ساردە و دەکرێت بوترێت وەک سەهۆڵاوە ئەویش بەو هۆیەی کە دەریاچەکە ئاوی لە توانەوەی بەفری چیاکانە وەردەگرێت هەر ئەم فێنک و ساردبوونەی ئاوەکە
کە لە بەرزی 3000 پێوە دەڕژێتە دەریاچەکە دواتریش وەک ڕووبار لێژ دەبێتەوە خواستێکی بۆ ئەم جۆرە وەرزشە لە ناوچەکە زیاد کردووە. جگەلەوەش گەشتیارێکی زۆر بۆ بینینی بەلەمەوانان و هەروەها ئەزمونکردنی ئەو جۆرە وەرزشە سەردانی دەریاچەی چاڵیان لە ناوچەی یێشەبابی پارێزگای شرناخ لە باکووری کوردستان دەکەن. بینینی مانگ بێگومان چێژێکی تایبەتیە بە تایبەت ئەگەر شێوەی تەواوی مانگ واتە مانگی پڕ بێت لە ئاسمان بدرەوشێتەوە بە تایبەت ئەو شەوانەی کە ئاسمانیش ساماڵە و ئەستێرەکان دیارە چونکە بێتە یارمەتی دێر کە ئەو جوانیەی زیاتر دەرکەوێت بە دڵنیاییەوە شەوێکی و کەشێکی تایبەت لە یۆکسکاڤای پارێزگای جۆلمێرگ لە باکووری کوردستان لە شەوێکی ساماڵ ئەو دیمەنە ئەفسونیاوی مانگ و نزیکیەکەی کەوای کردبوو مانگ بە تەواوەتی بە دیار بکەوێت بۆ هاوڵاتیان ئەو لەو پارێزگایە شەوێکی تایبەتی دروست کرد کە بە وێنە و بە ڤیددیۆ تۆمارکردنی مانگ چێژیان لەو دیمەنە جوانە وەرەگرت. ئەو شەوە شێوەی پڕ لە تیشکی مانگ ڕەنگێکی دیکەی بەو پارێزگایە بەخشی وەکو لە وێنەکانیشدا دیارە مانگ ئەوەندە بە ڕوونی و بە پڕی و بە جوانی ئەدرەوشێتەوە کە وای کردو شەوێکی جیاواز بۆ دانیشتوانەکەی جۆلەمێرگ دروست بکات و دواتری ژوێنەکان ئەوەندە جوان بێ کە بیچرکێنن هەم ڤیددیۆی بکەن و بڵاوی بکەنەوە کە لە ئاسمانێکی ساماڵدا مانگ چەند بە جوانی ئەدرەوشێتەوە. هەندێک دیمەن هەیە ئێمە پێمان وایە کە زۆر جوانە زۆر دیمەنێکی جوانی دروست کردووە ژینگەکە جوانە بەڵام ئەگەر بێت و بزانین ئەو شوێنە بەهۆی چیەوە ئەو دیمەنەی دروست کردووە لەوانەیە پەشیمان بینەوە هەر وەک چۆن دوای فڕێدانی پاشماوەکانی کۆمپانیەکانی ڕاوماسی لە باشووری ئەرجەنتین ڕەنگی ئاوی ناوچەکە بۆ پەمەی گۆڕاوە. ئەوەش دانیشتوان و ژینگە دۆستانی نیگەران کرد و هۆشداریان لە مەترسیەکانی بەکارهێنانی ئاوەکەیەوە وەک دیاریشە ڕەنگی ئاوەکە تەواو گۆڕاوە بە شێوەیەک ئاوی ڕووبارەکە لە هیچ شوێنەگە ڕوون نییە و پەمەی بووە لەوانە ئەگەر نەمانزانایە کە پاشماوەی ئەو کەرەستانی ڕاوماسیە بە دیمەنێکی جوان یاخود سەر سوڕهێنەر بمانبینیە کە ئەو ئاو بۆچی پەمەیە لە شوێنەدا و چواردەوری ژینگەکەش سەوزە بەڵام ئاوەکە پەمەیە بەڵام ئەوە بە شێوەیەکی مەترسیدار ئاوەکە ژەهراوی بووە بە هەموو ئەو پاشماوانەی کە بۆ ڕاوماسی بەکارهێنراوە لە ئەرجەنتین. هەندێک لە شۆڕشەکان یاخود جەنگ یاخود سەردەمانی پێشوو ئەگەر هەرچەندێک باس بکرێت بەڵام ئەگەر ئەو کەرەستانە ئەو شوێن و یاخود ئەو جلوبەرگ و ئامێرە سەربازیانە نەبینرێن ئەوە باشتر و جوانتر نامێنێتەوە لە هیزری هیچ کەسێکمانە. لە شاری تسارسکۆی سۆیلۆ لە رووسیا گەورەترین پێشەنگەی سەربازی کرایەوە کە 800 بڕگەی تایبەت بە کەرەستەی سەربازی سەردەمە جیاوازەکانی لە خۆگرت بوو. بە شێوەی زنجیرە دانراون ئەم کەرەستانە هەمویان وانیشانێن کە ئەمە هەمووی بەکارهێنراون لەلایەن سوپای یەدەکی رووسیاوە کە لە سەدەی 16ەوە هەتا ئێستا چۆن ئاست و پلە و شێوازەکانی گۆڕانکاری بەسەرا هاتوو بەرز بۆتەوە. سەرجەم ئەو کەرەستانەش لە مۆزەخانەکانی رووسیا هەر لە ناو رووسیا خۆی وە لە ئەمریکا و لە دانیمارک و سوید و فەڕەنساش کۆکراونەتەوە و بەدەست هێنراون تا 8 ئۆکتۆبری 2021 پێشانگەکە بەردەوامە بێت لە رووسیا. هۆڵەکانی مۆزەخانەی هونەرە جوانەکانی شاری تسارۆسکۆ-سۆیلۆی رووسیا بە 800 بڕگە ڕەفەکانیان پڕ کردوتەوە. ئەوە پیشان دەدات کە چۆن سوپای یەدەگی رووسیا لە سەدەی 16ەوە تا ئێستا بەرەو پێشچوون و تواناکانی بەرز کردوتەوە. جلوبەرگە سەربازیەکان بەڵگەی سەردەمێکی مێژوویە کە لەلایەن پاسەوانە نزیک و قارەمانەکانەوە پۆشراون و لە گەشتەکانیان لەگەڵ سەرکردە ئیمپەرالیەکانی رووسیادا بوون. کەرەستەکانی ناو پێشەنگەکە بۆ سەدەکانی 16 و 17 دەگەڕێنەوە. ئەم پێشەنگای نمایشێکی ناوازەی تێدایە کە یەکەم ئاڵای کاروانی پاشایە کە بە ناوی پاسەوانەکانی ژیانی دەریای ڕەش لە ساڵی 1956 بۆ یەکەم جار لەلایەن ئەسکەندەری دووەمەوە پێشکەشی کراوە دواتر بوو بە ستانداردی کاروانی پاشاکان. هەروەها چەندین کەلوپەلی سەربازی و وێنەکێشان و بەیکرسازی کە لە سەنگەرە تایبەتەکان و مۆزەخانە نێودەوڵەتیەکاندا هەن لێرە نمایشمان کردوون.
لە ناو مۆزەخانەکە سەردانکەران دەتوانن قەڵغانی ئاسن و لە تەختە دروستکراو ببینن. هەموو ئەو کەرستانەی لە سەدەی هەژدەدا هەبووە. بەشێکی بەرچاوی پێشانگەکە بۆ کاروانی سەربازی ئیمپریال تەرخان کراوە بە شێوەی زنجیرە دانراون کە بینینیان وەک بینین و خوێندنەوەی چیرۆکێکی مێژوویە. بەشێکی دیکەی پێشانگەکە 100 ساڵ لەمەوبەر لە کاتی شەڕی ناوخۆدا لە مۆزەخانەی مێژووی رووسیا لە ئەمریکاوە گەڕێنراونەتەوە. زۆر گرینگە و شەرەفمەندانەیە کە داوامان لێکرا بۆ کۆکراوە تایبەتانەی کە لەلایەن دەستگایەک بۆ ڕایگشتی دروستکراوە. بەشداری بکەین بۆ دەتوانیمان ئەم کارە بەبێ هیچ گرفتێک ئەنجام بدەین. ئێمە هەز دەکەین کە هاوکاری کولتوری بەڕاستی گرینگە و زۆر دڵخۆش بووین بۆی کە بتوانین ئەو ئامانجا بپێچین. بەشێکی پێشەنگەکە تایبەتە بە هەوڵی تیرۆرکردنی ئەلێکساندەری دووەم. جگە لەوە لە مۆزەخانەکەدا ئەو گالیسکەی تێدایە کە بۆ کاتی گەشتی پاشاکان بەکارهاتووە. هەندێک بڕگە هەیە لە پاسەوانی سەربازی فەخری سەربار لیوای سەرۆکایەتی خزمەتگوزاری پاراستنی فیدرالی و رووسیا لە ساڵی 2002 دروستکراوە. هەر بۆیە پێشەنگەکە گزارشتە لە هەموو سەردەمە سەربازیەکان و مێژووی و مۆدێرنەکانیش. پێشەنگەکە لە کەلوپەلی 27 مۆزەخانەی رووسیا و ئەمریکا و دانیمارک و سوید و فەڕەنسا و کۆکراوەتەوە. بە تایبەتی بەدەستهێنراون تا 8 ئۆکتۆبری 2021ش پێشەنگەکە بەردەوام دەبێت. مرۆڤ لە گەڕان بە دوای بەهرەی نوێیە بە زۆری پەنا بۆ کەسانی بە ئەزموونترەبات یان وەرزشوانێکی تازە پێگەشت و کە هەوڵی لاساییکردنەوەی بەهرە هونەریەکانی پاڵەوان و ئەستێرەکانیان یان مناڵان چاودێری جوڵەی پێگەشتوانەکەن و هەوڵی دووبارەکردنەوەی ئاماژەکانیان. بۆیە ئەم شێوە سەلمێنراوەی فێربوونەش لەسەر باڵندەی کۆکاتۆش جێبەجێ بێت کە ئەم باڵندەیە لە توانایە کردارە کۆمەڵایەتیەکان بە باشی فێر بکرێت. ئەم کارش هەمووی ئەو کاتە دەستی پێکرد کاتێکە زانایەک لە مۆزەخانەی ئوسترالی فیلمێک باڵندەیەکی کۆکاتۆی دروست کرد کە تەنەکەی زبڵی کردەوە و بە قاچەکانی خواردنی دەرەهێناوەی خوارد. وردبوونەوەیکی ورتر دڵنیاییدایە ئەوەی کە باڵندەکانی دیکەش سوودیان لە هەوڵی ئەو کەسانە بینی کە دەبەی خۆڵ و خاشاکەکە نەکەنەوە. ئەم باڵندانە سەر بە هەمان جۆری گشتی تووتین کە بە زیرەکی گەورە ناسراون. ئەم لێکۆڵینەوەیە لە ئوسترالیا ئەنجام درراوە و توخمەنوێەکانی زیاتر دەکات بۆ بەهرەکانی کۆکاتۆ. لەوانە دەتوانن مەتەڵی ئاڵۆز چارەسەر بکەن یان سەما بۆ ڕیتمی مۆزیک بکەن و هەروەها توانای خۆگونجاندنیان لە ژینگەیەکی شارستانیشدا دەربخەن. چل ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی مقام بێژ عەلی مەردان تێدەپەڕێت. لەم ڕۆژەدا نەوەکانی ئەو هونەرمەندە و ژمارەیەک لە هونەرمەندانی کەرکووک لە گۆڕستانی شێخ مەحێدین سەردانی گڵکۆکەیان کرد. عەلی مەردان لە دایکبووی کەرکووکە و لە دوای خۆی زیاتر لە 1000 گۆرانی مەقامی بەجێهێشتووە. بەم بەیانیە باگوێ لە یاخود بەم بابەتە بگرین و بزانین یادکردنەوەی عەلی مەردان بۆ ئەو هەموو بەرهەمە چۆن بووە. لەم کۆڵانە تنگانەی گەڕێکی بەرتەکیەوە مقام و سۆزی بلبل ئاسای عەلی مەردان لەدایک بوو. ئەو لێرەوە بە دەنگە خۆش و سیحراویەکەی ئاوازی ڕەسەنی کوردی بە جیهاندا بڵاو کردەوە. چەندتر عەلی مەردان بۆ مەقام حەوشەکەیان سەنووە ئینشاءڵڵا ئەگەر تەواو ببیایەکەنە موزەخانەیەک بۆ ئەو ئەرشیفەکەی ڕەحمەتی باوکم کەوا هەیە ئەو ریزلێنانەی وەری گردووە لە بەغدا و لە دەرەوەی وڵات داویانە پێی و شەریعەتەکانی و قەوانە کۆنەکانین وەخت خۆی قەوانی تەسجیل کردووە بە تورکی ئەووەڵ جار سەرەتاکە گۆرانی وتووە. 40 ساڵە عەلی مەردان چاوەکانی لێکناوە و ماڵ ئاوایی لە ژیان کردووە، بەڵام ئاواز و سەدای دەنگی هێشتا لە سەرەتاکانی تەمەنێتی و ڕۆژ بە ڕۆژ باڵا دەکات. هونەرمەند و نەوەکانی عەلی مەردانن و لەسەر گڵکۆکەی لە ساڵیادی ئۆغریدا پەیمان تازە دەکەنەوە. ئامادەیمان هەبوو ئەمڕۆ لێرە وەکو هونەرمەندان کۆمەڵێک ڕۆشەمیر و هونەرمەند لەسەر گڵکۆی ماوەسا عەلی مەردان دیارە ئێمە هەرچی بۆ ماوەسا عەلی مەردان بکەین کەمە. بەرنامەمان هەیە بەڵێ ئینشاءڵڵا ئەمە لەگەڵ
ناوەندی علی مەردان بەتەما ئێستا حانیانوە لە پرۆڤەداین کۆنسرتێکی تایبەتی بکەن بۆ ساڵیادەکەی کچە گەورەکەی علی مەردانە و تەمەنی بەرەو هەڵکشانە ئەو خۆزگەیەوە دەخوازێت خۆیان کەسێک لە نەوەکانی ڕێچکەی باوکیان بگرتبایە ناوەکانی کەسی ئەو ڕێگای نەگەن و تەمەنا ئەەکەم تەمەنامە کرد دەنگم وەکو جاران خۆش وای بەخواام کرد ڕێگاکەی مەگەر چکە باوکم حەزیە کرد یەکێکمان ئەو ڕێگایەمان بگەر لایە چونکە لە ماڵەوە خەریکە بوو نەختە لەگەڵمان تێتەوە لە دەستم چوو کە کەس نەکیس نایەتەوە نایەتەوە علی مەردان لە ساڵی 1940 لە گەڕەکی تەکیەی شێخ عەلی لە شاری کەرکووک لەدایک بووە. خوێندنی لە تەکیەی کەرکووک و لای مامۆستا ساڵح دەست پێ کردووە و هەر لەوێشەوە لای مامۆستای دەنگخۆش مەلا ڕەووف فێری تەجویدی قورئان و هەندێک لە مەقاماتی کوردی و قۆریاتی تورکمانی بووە. بەهۆی دەستکورتی و هەژاریەوە بۆ گوزەرانی ژیانی بە پێیپەتی و سەری کۆت جوتیاری و شوانی و گاوانی کردووە. جگە لە کوردی زمانەکانی عەرەبی و تورکی و فارسی بە باشی زانیوە. زیاتر لە 1000 گۆرانی هەبووە. لە 24 تەمموزی ساڵی 1970 لە بەغدا کۆچی دوایی کردووە و لە گۆڕستانی شێخ محێدین لە شاری کەرکووک نێژراوە. هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک. گوێ لە میوزیک و ئاوازی ڕەسەنی کوردی بگرن و خۆراکی ڕۆحتان لە بیر مەکەن. بەرگە بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە دڵ و دەروون ئارام بن و لە خۆشی و شادیدا بمێنن ماڵەوە.